بیرکاری پۆلی هەشتەمێ بنەڕەتی لاپەڕا نۆ. پرسیاری 48 هەر یەک لەم کەرتانە سادە بکە. یەکەم کەرت سەرۆژێرەی دابەشی 11 دەکەین دەبیتە 1/2. 6 لە 10 دابەشی 2 دەکەم یەکسانە بە 3/5. سەرۆژێرەی دابەشی 2 دەکەین و کەرتێکی دی 16 لە 24 گەورەترین کۆڵکەی هاوبەش 8 یەکسەر ئەمن دابەشی 8م کرد سەرۆژێرە، بەڵام بێگومان هیچ کێشە نییە ئەگەر تۆزە دابەشەکەی بکەین بۆ وێنە دابەشی 2 دەکەین دوای دیسان دابەشی 2 دیسان دابەشی 2 و هەتا دوای. بەڵام ئەگەر زانیمان یەکسەر ئەویش هەر باشە. پاشان ئەو هێمایی کە هەیە هیچ دەستی لێ نادەین، کەم بوو کەمی دادەنێم، کۆبوو هیچ دانانێم. 14 لە 25 هیچ کۆڵکەچی هاوبەش نەبوو، ناتوانین دابەشی هیچ شتێکی بکەین بێجگە لە 1 وەکو خۆی کەرتەکار وەکو خۆی دەنووسرێتەوە. 17 لە 50 دابەش 51 دابەشی 7م کرد سەرۆژێرە و 57 دابەش 75 ئەو کەرتەم دابەشی 3 کردیە سەرۆژێرە کاتە دابەشی 3. لێرە دابەشی 2 سەرۆژێرە 6/8 بوویتە 3/4. لێرەش دابەشی 3 دابەش 24 سەرۆژێرەی دابەشی 3 دەکەین کەرتەکە یەکسان دەبی بە 3/8. 7 دابەش 112 دابەشی 7 دەکەین سەرۆژێرە. 22 دابەش 44 سەرۆژێرەی دابەشی 22 دەکەین. پرسیارەکەی دی ژێرەی هەریەک لە کەرتە سادەکراوەکان وەک ئەنجامی لێکدانی کۆڵکە خۆبەشەکان بنووسە. و پرسیارە هیچ لەو باشانە نییە، چونکە کەرتە سادەکراوەکان ژێرەکانیان هەر بەخۆی سادەیە. بۆ وێنە لێرە 2 کۆڵکەی خۆبەشی 2 چییە؟ 2 جاران یەکە. لێرە 5 کۆڵکەی خۆبەشەکان 5 جاران یەک هەر یەکەیە. لێرە 3 جار یەک. لێرە 25 کۆڵکە خۆبەشەکان یەکسانە بە 5 جار 5 یان 5 توان 2. لێرە هەر 3 جاران یەک کۆڵکە خۆبەشەکان. لێرەش دیسان یەکسانە بە 5 جار 5 هەموو کەس دەزانی. لێرە کۆڵکە خۆبەشەکان یەکسانن بە 2 جاران 2 یان 2 توان 2. لێرە 8 واتە 2 جار 2 جار 2 یان 2 توان 3. لێرەش 16 واتە 2 جار 2 جار 2 دیسان جاران 2 یان 2 توان 4. لێرەش یەکسانە بە 2 جار 2. پاشان پرسیارەکەی دی هەر یەک لە کەرتە سادەکراوەکان بە شێوەی ژمارەیەکی 10 بنووسە و دیار بکە ئایا دوا هاتووە یان دەوریە. زانین مەبەستی چیە لێرە؟ تەمەشای کەرتە سادەکراوەکان دەکەم. 1/2 لێرە ئەگەر وەکو ژمارەی 10 بنووسم یەکسانە بە 0.5 50 لە 100 یان 5/10. ئایا دەوریە یان دوا هاتووە؟ مانای چێواتە کە دابەش دەکەین کە یەکی دەینم دابەشی 2 دەکەم 1 دابەش 2 نابی سفرەک زیاد دەبی 10 دابەش 2 5 5 جار 2 10 هیچ نەماوە واتە دوا هاتووە. بەڵام هەندێک جار ناتوانین ئاوا تەواو دابەشکەین ئەو کات ناوی لێدەنین دەوری یان هەر دووبارە دەبیتەوە. لێرە 3 دابەش 5 ئەوها 3 ئەگەر بینم دابەشی 5 کەم 30 دابەش 5 6 6 جار 5 30 هیچ نەماوە دوا هاتووە. لێرە 2 دابەش 3 2 دابەش 3 20 دابەش 3
6 6318 دیسان دەمێنێتەوە 2 دیسان 20 دابەش 3 6 6318ەوە هەتا دوایی هیچ کۆتایی نایەکەواتە ئەوە دەوریە. ئەوە بەو جۆرەی دەبی دانیشین دابەشکەین. ڕەنگە ئەمن پێویست نەکە هەموو دابەشەکان بکەم چونکە بژمێر هەیە و خوێندکاریش دەتوانن بە خۆیان دابەشەکەی ئەنجام بدەن. 14 لە 25 ئەمن دابەشم نەکردیە دەهێڵمەوە لەو خوێندکاران 1 لە 3 ئەوە 100% دەوریە و 19 دابەش 25 لێرە ئەمن دابەشم کرد ئەو های لێ هات کەواتە دوا هاتووە 3 دابەش 4 دوا هاتووە چونکە یەکسانە بە 0 فاریزە 75 3 لە 8 کردیە 0 فاریزە 375 1 لە 16 یەکسانە بەو ژمارەی کاتە ئەوەی ئەمن دابەشم کردیە ئەوە دابەشم کردی ئەوەی دیکە خوێندکاران دەتوانن دابەشکەن. پرسیاری 49 ڕاستە لە پێوەری ئینگلیزی هەر لە 1 دابەش 16 گرەیەک ڕەنووس دەکرێت. ئایا ئەم ڕەنووسکردنە دەبێتە هۆکاری دروستبوونی پێوەری دەی دوا هاتوو یان دەوری؟ کاتەکی زۆری دەوێ ئەمن یەک ئەو ژمارانە 1 لە 16 2 لە 16 3 لە 16 هەتا دوای 16 لە 16 و هەموو ئەو ژمارانە دابەشکەم لۆوەی بزانم دەوریە یان دوا هاتووە. ئەمن هەندێکیانم دابەش کرد هەمویان دوا هاتوو بوون ئەوجە نازانم ئایا ئەمن هەمویانم دابەش نەکریان ناچونکەوەی ڕاستیوی کاتم نییە لۆ ئەو هەموو دابەشکردانە بەڵام ئەگەر خوێندکار بژمێری بەکاربێنی ڕەنگە باشتر بتوانی بزانی هەندێکیان دەوری نەیان نا بەڕای من یان ئەوە ڕانیە بێگومان ئەوەی ئەمن کە دابەشم کرد هیچیان دەوری نەبوون. پرسیاری 50 گەورەترین کۆڵکەی هاوبەش بدۆزەوە لە نێوان 42 و 68 وە کەرتی 42 لە 68 سادە بکە. پرسیارەکی زۆر سەیرە تەنیا کەرتەکەی سادە بکەواتە کۆڵکەی گەورەترین کۆڵکەی هاوبەش ببینەوە پێویست ناکە بە دوو جۆر پرسیارەکە بکرێ. گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی 42 و 68 دووە هیچی دیکە نییە. 42 دابەش 68 تەنیا دەتوانین دابەشی دوویکەین گەورەترین کۆڵکەیە چونکە دەبیتە 21 لە 34 ناتوانین چی دیکە کورتکردنەوەی ئەنجام بدەین. ئایا ئەنجامەکە سادە دەکرێت؟ بەڵێ سادە دەکرێت چونکە توانیمان سادەیکەین لەوەی سادەتر نابی. پرسیاری 51 هەر پرسیارێکی زۆر سەیرە ئەمن هەر وەڵامی نادەمەوە دێمە لای پرسیاری 52 کە زۆر گرنگە. هەڵا لە کوێدا یەکێک لە قوتابیان کەرتێکی بەم شێوەیە سادە کرد کەم 25 دابەش کەم 30 کردیە کەم 5 لە 6 قوتابیەکە سەرە و ژێرەی دابەشی 5 کردیە 25 دابەش 5 یەکسانە بە 5 30 دابەش 5 یەکسانە بە 6 کاتە لێرە هیچ هەڵەی نەکردیە. ئەو هەڵەیە کە کردیتی چییە؟ لە هێمای کەمە کەم دابەشکەم یەکسانە بە کۆ یەکسان نییە بە کەم کە یەکسان بوو بە کۆ پێویست ناکە بنووسین کەواتە سادەکردنەکە 5 دابەش 6 یان ئەگەر نەزانی باشتر وایە هەردوو کەمەکەی بنووسیەوە نەک یەکەچی بنووسیەوە ئەگەر ئەو هاژبی هەڵە نییە ئەوەی ڕاستی بی بەڵام زۆر سادە نییە دەنا هەڵە نییە. پرسیاری 53
چونکە پەیوەندی هەیە بە پرسیاری 49 و پەیوەندی هەیە بە کەرتی دوا هاتووەکان و کەرتە دەوریەکان. ئەوجا من چونکە لێرە هیچ کەرتێکی دەوریم نەدیت، کاتە ڕەنگە نەتوانم وەڵامی ئەو پرسیارەی بدەمەوە بە تەواوی. پرسیاری 54 پرسیارێکی زۆر خراپ نووسرایە. یەکێک لە قوتابیان کەرتێکی کەم دوو دابەشنۆی سادە کرد بەلادانی کۆڵکە هاوبەشەکانی 2 و 9. ئایا کەرتە بنچینەیەکە چییە؟ ئەمن وا هەست دەکەم ئەو پرسیارە باش نەنووسرایە، دەبووە ئەوها بنووسرابە. یەکێک لە قوتابیان کە کەرتێکی بنچینەی سادە کرد، پاش سادەکردن بوو بە 2 دابەشنۆ و لادانی کۆڵکە هاوبەشەکان 2 و 9. ئایا کەرتە بنچینەیەکە چ بووە؟ ئەو کاتی دەتوانین ئەو کەرتەی بینین پاش سادەکردن 2 لە 9، چونکە کۆڵکەی 2 و 9 لادایە، واتە لایدایە، واتە دابەشی کردیە. ئەمە چ دەکەین؟ لێکی دەین لەگەڵ 2 و 9، یەکەم جار لەگەڵ 2 دەبیتە کەم 4 لە 18. بێگومان ئەو کەمە چ لە تەنیشتەکەی بنووسرێت، چ لە سەرێ، چ لە ژێرە، هیچ کێشە نییە. ئێستا ئەو کەرتە کەم 4 لە 18 ئەویش لێکی دەین لەگەڵ 9، یەکسان دەبی بە کەم 4 جار 9 36 و 18 جاران 9 9 جار 8 72 162. ئەوها کەرتەکە لە بنەڕەتدا کەم 36 دابەش 162 بووە، کۆڵکەی 2 لادایە، کۆڵکەی 9 لادایە، کەرتەکە سادە بووە، بوویتە کەم 2 دابەش 9. ئێستا بینە لای ئامادەکاری بۆ تاقیکردنەوە و پێداچوونەوەی لول پێ چی؟ پرسیاری 55 هەڵبژاردن لە وەڵامی جۆرا و جۆرە. ئەگەر ساد یەکسان بوو بە کەم 3 دابەش 9، ئایا چ ژمارەیەک یەکسان نییە بە ساد؟ پێش هەموو شتێک با تەمەشای هێمایەکەی بکەین. هێمای کەم هەیە، یەک جار هێمای کەم هەیە، واتە یەک جار واتە ژمارەیەکی تاکە. ئەگەر یەک جار ژمارەی کەم هەبوو، ئەوە وەڵامەکە هەر کەمە، کەواتە ئەو کەرتە ڕەنگە ڕاست بیت چونکە یەک کەم هەیە. ئەو کەرتە هەڵەیە چونکە 2 کەم هەیە. 2 کەم ئەگەر هەبوو واتە نابیتە یەک کەم، چونکە 2 ژمارەی جووتە. 2 کەم ئەگەر هەبوو ئەنجامەکەی دەبیتە کۆ، کاتە لێرە یەکسەر دەزانین ئەو وەڵامە هەڵەیە. ئێرە هەڵە نییە لەبەر چ؟ چونکە 3 دانە کەم هەیە. ئەو کەمە دابەش ئەو کەمە یەکسانە بە کۆ، کۆیەکەش لێک درایە لەگەڵ ئەو کەمە، یەکسان دەبی بە کەم. یان ئەگەر وا بیری لێ نەکەینەوە، بیری ئەوها لێ بکەینەوە، لێرە هێمای ئابسولوت هەیە، کاتە کە هێمای ئابسولوت هەبوو لە ناو هێمایەکەی ئەگەر کەم هەبوو یەکسەر هەر بەخۆی دەبیتە کۆ لە کاتی لابردنی هێمایەکە، کاتە دەبیتە 1 لە 3. ئەوهای لێدێ، کاتە ئەوە ڕاستە. ئەگەر ئەوهاش نەبووایە، بۆ وێنە ئەوها بووایە، کەم 1 دابەش کەم 3، دیسان کەم دابەش کەم دەبووە کۆ، و کۆش لێکدان لەگەڵ کەم هەر دەبووە کەم، کەواتە ئەوە هەر ڕاست دەبوو. کەواتە لێرە لە هێمایەکەی ئێرە هەڵەیە، ڕاست نییە، یەکسان نییە. پاشان دەبی تەمەشای ژمارەکانیشکەین. ژمارەکان هەمویان وەکو یەکن، 1 دابەش 3، کەواتە لەوێ هەمویان وەکو یەکن، تەنیا و تەنیا لە کەمەکەی لە هێمایەکەی تۆزەک هەڵا هەبوو کە یەکسان نەبوو، ئەوەش ژمارە یان هەڵبژاردنە ڕاستەکە ئێرەیە. پرسیاری 56
هەڵبژاردن لە وەڵامی جۆرا جۆر. کام وەڵام ژمارەی دەیی 0.68 دیار دەخا بە شێوەی کەرتی سادەکراو. ئەو ژمارە دەیەی بکەینە کەرتە چی؟ زۆر ئاسان. کو یەکسانە بە. تەمەشا دەکەین لە لای ڕاستی فاریزە چەند خانە هەیە؟ 2. 1 2. واتە لێرە دەنووسم 100 چونکە 2 سفری هەیە. 68ەکەش لەسەرێ دەنووسم. ئەوە کەرتی 68 لە 100. بەڵام لێرە هیچ 68 لە 100 نییە چونکە نووسرایە کەرتەچی سادەکراو. کاتە ئەمن دەبی 68 لە 100 سادەکەم. دابەشی 2 دەکەم سەرۆژێرە. یەکسان دەبی بە 34 لە 50. تەمەشا دەکەم لێرە دەبینم 34 لە 50 هەیە، ڕەنگە هەڵەی بکەم یەکسەر وەڵامە ڕاستە. بەڵام چونکە لێرە نووسرایە کەرتی سادەکراو، چونکە 34 لە 50 سادە نەکرا، هێشتا سادەکردنی دەوێ. دیسان دابەشی 2 دەکەم. یەکسان دەبی بە لێرە 3 دابەش 2 1، 4 دابەش 2 7، 50 دابەش 2 25. لەوەی سادەتر نابی کاتە ئەو ڕاستە. پرسیاری 57 ژمارەی دەی هاوتای کەرتی 119 دابەش 8 چییە؟ ئەوە زۆر ئاسانە، بە بژمێر خوێندکاران دەتوانن بە خۆیان دابەشکەن. ئێستا بەهای هەر یەک لەو بڕانە بدۆزەوە بە پێی بەهای گۆڕاوەکە. پرسیاری 58 ئەگەر 2 بوو ئەمن چ دەکەم؟ لێرە لە جیاتی ئەوسای 2 دادەنێم، دەیهینمە دەرێ لە ژێر هێمای ئابسولوت، هەر یەکسانە بە 2، کۆی دەکەمەوە لەگەڵ 5، یەکسانە بە 7. ئەگەر هاتو کەم 3 بوو ئەمن کەم 3 لێرە دادەنێم کە دەیهینمە دەرێ لە ژێر هێمای ئابسولوت، هەمیشە ژمارەکە دەبی ژمارە چی؟ پۆزیتیڤ بی، واتە کۆی لە پێش بی، کەواتە دەبیتە چ ژمارەکە؟ 3، کۆی دەکەمەوە لەگەڵ 5، یەکسانە بە 8. 59 ئەگەر 6 بوو 6 کۆیەک یەکسانە بە 7، یەکسەر دێتە دەرێ لە ژێر هێمای ئابسولوت، هەر دەکا 7. بەڵام ئەگەر کەم 11 بوو، چونکە کەم 11 کۆیەک یەکسانە بە کەم 10، بەڵام چونکە لە ژێر هێمای ئابسولوتە یەکسان دەبی بە 10. هەژمێر بکە پرسیاری 60 لێرە پێش هەموو شتێک دەبی ناو کەوانەکەی چاکەم، کەواتە ئەو کەم 3 پێشەوە هەروەکو خۆیتی کەم 3. ناوکەوانەی 6 کەم 3 3، ئەو دوایە لێکدەم کەم لەگەڵ کۆ کەم 3 جار 3 9. ئەو های لێ دێ. پرسیاری 61 ناوکەوانە کەم 3 کەم 2 کەم 5، 4 جاران کەم 5 کەم 20. ئەو های لێ دێ. پرسیاری 62 کەم 5 جاران 5 یەکسانە بە کەم 25. پرسیاری 63 کەم 3 و ناوکەوانەی کەم 7 کەم جار کەم کۆ 21. پێی ناوێ بنووسم کۆ، یەکسەر دەنووسم 21. پرسیاری 64 ناوکەوانەی کەم 13 و دەرەوەی کەوانەی کەم 12 کەم جار کەم کۆ 12 جاران 13 لێک دەدەین بە بژمێر یان بەدەست. پرسیاری 65 15 کەوانەی یەکەم 11 کەم جار کەم
کۆ یەک. ئەوجا 11 و 1 یەکسانە بە 12 کەواتە 15 جاران 12. بزانین دەکات چەند. پرسیاری 66 کەم 5 کەم جار کەم کۆ 4. کەم 5 کۆ 4 یەکسانە بە کەم 1 6 جاران کەم 1 یەکسانە بە کەم 6. پرسیاری 67 کەم 7 1 کەم جار کەم کۆ 17. 1 و 17 یەکسانە بە 18 کەواتە کەم 7 جاران 18 یەکسانە بە کەم ئەوجا بزانە 7 جاران 18 دەکات چەند. لێرە هاتمە کۆتایی لاپەڕەنۆ دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەروشی. دڵی شێتم بڕوامەکەم بە دڵداری سروەی ئەوین خۆت مەدەرە بەجێشاوی خۆشەویست و ژان و گرین حەزی لەوت بە کەس مەدە ئێسادەی خۆت مەڕوانە لە دەروازەی هەر دڵێک بیت ئەمڕۆ بەشە دۆشکانە ئەو پەیمانەی تۆ ئەینۆشی تۆزێنیشتی خاک و خۆڵە دڵێک بۆ تۆ نەسووتاوە بۆیە ماوت سارد و شۆڵە نەکەی خەمت بە ئاڵێنی بەسەر شانی نەداری ما سەفای خۆشی بڕەوێنی لەگەڵ هەموو ئێزاری ما. بەدڵداری و سروەی ئەوین خۆت مەدەرە بەرجێشاوی خۆشەویستی و ژان و گرین حەزی لەوت بە کەس مەدە ئێسادەی خۆت مەڕوانە لە دەروازەی هەر دڵێک بیت ئەمڕۆ بەشە دڵشکانە ئەو پەیمانەی تۆ ئەینۆشی تۆزێنیشتی خاک و خۆڵە دڵێک بۆ تۆ نەسووتاوە بۆیە ماوت سارد و شۆڵە نەکەی خەمت بە ئاڵێنی بەسەر شانی بێداری ما سەفای خۆشی بڕەوێنی لەگەڵ هەموو ئێزاری ما. بە ئای